لە فیزیا سەد بهێنە. چۆن؟ بەجێبەجێکردنی ئەم ڕێنماییانە. پێش دەستکردن بە سەعی ناوی هەموو یاساکانی بەشەکە لەسەر پاچە کاغذێک بنووسە و لەبەریان بکە. هەرێکیان بەستەرەوە بە شتێکەوە بۆ ئەوەی تێکەڵیان نەکەیت و لەبیری نەچنەوە. دواتر 5 بۆ 10 پەڕەسایی بکە و پێداچنەوەیەکی خێرای دەخولەکی بکەرەوە بەسەریاندا. هەر شتێک لەبەرکردن بوو لەسەر پاچە کاغذێک یاخود بۆرتێک بنووسەرەوە، چونکە نووسینەوە لەبەرکردن خێراکات. هەر شتێک تێگەیشتن بوو بە نمونەی بەشەکانی تری بەستەرەوە و بە هایلایت گرنگەکان دیاری بکە. پاش ئەو یاساکانمان لەبەر کرد و لە شەرحەکەی ڕوونی کردبەوە چۆن باکاری بێنین، سەری ئەوەیە کە خۆمان هەر پرسیارێک سەر بۆ بەشە بۆ شیکاری بکەین، بەڵام بێ ئەوەی لەسەر کتێبەکە شیکاری بکەیت. بەڵام دواتر هەرچی و نەزانی دووبارە سێری شیکاری کتێبەکەت بکە بۆ دەستکەوتنی وەڵامی دروست. دوای تەواوبوون لە سایکردنی هەر بەشێک کورتکراوە بۆ ئەو بەشە دروست بکە. جایان بیکە بە پوختە لەسەر پاچە کاغذێک، یان بیکە بە پرسیار و وەڵام لە ڕێی فلاشکاردەوە، یان نەخشەی زێنی بۆ دروست بکە. فیزیا پەیوەندیەکی زۆری بە بیرکاریەوە هەیە. ئەگەر بنچینەکانی بیرکاری نازانی، وەکو ساین و کۆساین و تان و داتاشا و تاوکاری، ئەوە خۆتیان تیا قەڵبکە و بەسەریان نابچۆرە دووبارە. لە کۆتاییشە ئەگەر پۆلی 12 نابێ شیکاری پرسیاری ساڵانی وزاری ڕابردوو لەبیر بچێ. ئەگەر پۆلی 12 و قۆناغەکانی تریشی نابێ شیکاری پرسیاری نێوەی ساڵ و سەری ساڵی ساڵەکانی پێشووترەی لەبیر بچێ دوای تەواوبوونت لە سایکردنی هەر بەشێکە. ئەگەر هەروانەیە قورس بوو لە یوتیوب سێری ڤیدیۆ بکە، لێرە مەبەستم نییە بڵێم سێری ڤیدیۆ مامۆستا کوردەکان بکەن، بەڵکو سێری ڤیدیۆ ئینگلیزیەکان بکەن کە بە ڤیدیۆ بابەتەکەتان بۆ ڕووناکاتەوە، دوور لە خوێندن، کەماوە ئەکا چێژێکی زیاتر وەربگری لە سایکردن و تێگەیشتن لە بابەتەکە و زیاتر لە بابەتەکە تێئەگەیت. بۆ نمونە ئەگەر بتەوێت زیاتر لە پەندۆڵ تێبگەیت لە یوتیوب بنووسە پێندڵم ئەکسپریمنت، ڤیدیۆیەکی ئاوا بەشێکی کتێبەکەت بۆ کورتەکاتەوە و یەک دنیا کاتە بۆ ئەگەڕانێتەوە. هەروەها ئەگەر بێت و پۆلی 12 بیت و لە یەکەکانە خراپیت، پێویستە پێداچوونەوە بە فیزیای پۆلی دەی زانستیدا بکەیتەوە. بۆ بەشداریکردن لە کۆرسەکانمان نامە بنێرن بۆ پێیجەکەمان و بنەری کەناڵەکەمان بن لە یوتیوب. ئێستاش پێم بڵێن بەرزترین نمرەتان چەند بوو لە فیزیا؟